تێکی دیکەمانێکە گفتوگۆی لەسەر دەکەین ئەویش بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی فاو لەگەڵ وەفتێکی باڵای و ڕێکخراوەدا هاتوونەتە هەرێمی کوردستان کۆمەڵێک کۆبوونەوەیان کردو لەگەڵ بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ بەدیاریکراویش لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت ئێمە زیاتر لەسەر ئەم بابەتە وەسین و قسەی زیاترەکەین لەگەڵ بەڕێز هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کاجنابێ ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی ئەم کاتژمێرەی هەواڵن کاکیوانیۆڕۆ باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت لەو دەست پێ بکەین بۆچی ئێستا و ئەم تەوقیتە سەرۆکی ڕێکخراوی فاو هاتووەتە هەرێمی کوردستان و وا بڕیارە لەگەڵ لە خۆرچەنە نەکوا بڕیارە گفتوگۆ کۆبوونەوەکان ئەنجام دراون دەمەوێت ئێستا هۆکارەکان بزانین لە دواتردا باسی وردەکاری ناو کۆبوونەوەکانەکەین. ئەم کاتتان باش سڵاوڕێزم هەیە بۆ جەنابەت و بینە لە خۆشەویستەکانی کورسات دیارە بابەتی هاتنی وەفدێکی باڵای ڕێکخراوی فاو کە کشتتوکاڵ و خۆراکە لەسەر ئاستی نەتوێکتوەکان و تیمێکی کە خودی کەسی یەکەم بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاران و خەڵکی بە ئەزمون لەسەر ئاستی ناوەندی یەکەمی ئەو ڕێکخراوە لە جیهان بۆ عێراق کە دوایی بۆ هەرێمی کوردستان دەرەنجامی ئەوەیەکە ئەو ناوچەیە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کێشەی ئاسایشی خۆراک و ئاو مەترسیەکان لەو ناوچەیە بەپێی ئەو پێشبینیانەیە کە لەسەر ئاستی زیان و یوئێنەکاندا هەیە ئاماژەی پێکراوە ڕێکخراوی فاو بە درێژایی مێژووی کارکردنی خۆی لە ناو عێراق و هەرێمی کوردستان مێژوویەکی گرنگی هەیە لەگەڵ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ جوتیارانی خۆشەویست و هاوڵاتیان بەگشتی بە تایبەت لە بواری ئاسایش خۆراک و ئاسایشی خۆراک و تەنانەت ئاسایشی ئاو و پارێزگاریکردن لە شێوازی بەکارهێنانی کشتتوکاڵ بە شێوەیەکی سەردەمیانە بۆی ئەو هاتنە لە نزیکەوە بۆ ئەوەیەکەوە یەکەم بە دووادا چوون بکەم بۆ ئەو پرۆژانێکەوە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئێستا لە خۆناغ جێبەجێکردندان و لە نزیکەوە گیان لە بەرپرسانی حکوومەتی هەرێم بە تایبەتی لە وەزارەتی کشتتوکاڵ بێ بۆی بزانین داواکاری و ئالەنگەری و پێشنیار و ڕاستپاردەکان چین کە بە شێوەیەکی فەرمی لە ناکۆبنەوەکان گفتوگۆی لەسەرکراوە و تەنانەت سەردانی مەیدانیش کراوە بۆ هەندێک ناوچە بۆی ئەوان بەبایەخەوە سەیری دەکەن لە خودی بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەکە ڕایگەیاندووە کە من هاتووم پاڵپشتی هەرێمی کوردستان بکەم دەمەوێت لە نزیکەوە بزانم چیتان پێویستە لە چوارچێوی ئالەنگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا. ئێوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم چەندێک هەماهەنگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوی فاودا و هەماهەنگیەکانتان لە چ چوارچێوەیەکدایە؟ بەڵێ بە تاکید هەماهەنگیشی زۆر باش هەیە. ڕێکخراوی فاو نوێنەرایەتییان هەیە لەسەر ئاستی عێراق بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی فاو لە عێراق تا ئێستا چەندین کۆبنەوە و تیمی تەکنیکی و هەماهەنگی هەیە لەگەڵیان وەکو باسم کرد ڕێکخراوەکە لە ئەرزواقعدا پاڵپشتی دارایی تەکنیکی ڕاوێژکاری وەزارەتی کشتتوکاڵ دەکات لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئێستا زنجیرەیەک پرۆژە لە خۆراکی جێبەجێکردندان یاخود لە نزیک بوونەوەی لە ئیفتتاحی ئەو پرۆژانەیەکێک لە پرۆژەهای گرنگ و استراتیژیەکان بریتە لە دانانی بەردی بناغی پرۆژەی جیمبانک کە جیمبانکی ڕۆکێ لەسەر ئاستی سلێمانی کە یەکەم پرۆژەیە لە دەکرێبرین لە عێراق و ناوچەکە دەکرێتەوە و لە هەمان کاتدا پرۆژەی شتری ئەمڕۆ بەسەرکراوە کە پرۆژەی واپۆری پێدەرێن بریتێ لە چاودێریکردنی بەکارهێنانی ئاو و کوالەتی کشتتوکاڵکردن و شێوازی کشتتوکاڵ زیرەک کە ئەمڕۆ بە شێوەیەکی مەیدانی کارکراوە. لە هەمان کاتدا وەزارەتی کشتتوکاڵ داوای کردووە کە لە کۆبنەوە فەرمیەکە بە یادەشیشی ڕسمی دوا بەدوای گفتوگۆی هاوبەش چەندین خاڵی زۆر گرنگ لە وەزارەتی کشتتوکاڵ جەختی لێکراوەتەوە کە بەشێکیان پەیوەندی ڕاستەخۆی بە پلانی ئەو ڕێکخراوە هەیە کە لە عێراق و هەرێمی کوردستان ئیش دەکات لە ناویاندا بابەتی ڕوبەڕبوونەوەی نەخۆشی تای خۆیانبەربوون یاخود نەخۆشیە ئەو نەخۆشیە گوازراوانن کە لە ئەنشەڵەوە دەگوازێتەوە مرۆڤ بۆی پێداویستی لۆجیستی و دارایی تەکنیکیان بۆ دابین بکرێ هەروەها داواکراکە فاوڕۆڵی هەبێت لە ڕاهێنانی و ئاشناکردنی جوتیاران بە تەکنۆلۆژیای پێشکەوتوی کشتتوکاڵی و کاراکردنەوەی سنتەرەکانی ڕاهێنان و ڕێنمایی جوتیاران بۆ بەرهەمهێنانی تەزە پێشۆکەتەکانی دانیوەڵا کە بەرگەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەمان کاتدا پلێبەرزی گەرمەی ناوچەکە بگرن هەروەها داواکراوە کە فاو پاڵپشتی ببن پاڵپشتی ئەو پرۆژەیە بکە کە وەزارەت پێشکەشی کردێ بۆ مەسەلەی بە ئەلکترۆنیکردنی کار و چاڵاکیەکانی وەزارەتە کار و ئەنجامدانی ڕووپێوی زەوی ڕووپێوی خاک و ڕووپێوی ئەسامانی ئاژەڵ و هەموو ئەو شتانی کە لەسەر ئاستی وەزارەت پێویستی بە ئامار و پێداچوونەوەیە زۆر شت پێشنیار کراون لە ناو درافتێکا بە زمانی ئینگلیزی و بە کوردی پێشکەشی فاوکراون و پێشبینی دەکەین کە دوای گەڕانەوەیان دیراسی ئەو بکەن کە ئەو پێویستیانی وەزارەتی کشتتوکاڵ یاخود تەنانەت دیدار لەگەڵ
بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوەکە بەڕێز جێگری سەرۆکی وەزیران دوێنێ داوای کرد لە ناویاندا گرنگی بە پرۆژەی ئاوێتەکردنی کەرتی گەشتیاری وە کشتتوکاڵی بدرێت کە لە نسواتێوی کەشت و کاڵدا ئاماژەی پێکراوە بۆی کەوا بەرەو ناوچە گوندشینەکان بڕۆین و هەمەسە شکردنی بەربوومە کشتتوکاڵیەکان باشە لەسەر ئەم پوینتە گەیشتنە ڕێکەوتنێک ئەوان چۆن دەتوانن هاوکاری هەرێمی کوردستان و ئەو پرۆژەی قوبا تاڵەبانی بکەن؟ بەڵێ بە تاکید پرۆژەکە پرۆپۆزەڵی خۆی تێدا پێشکەش کراوە و جەخت کرایتەوە لەسەر ئەوەی کە ئێمە چۆن ئەو ناوچانە لەسەر نەخشەی کشتتوکاڵی دیاری بکەین بەپی تایبەتمەندی ناوچەکان بۆ منە لە هەڵەبجە ئێمە لە چی بەناوبانجین لە هەناری هەڵەبجە بەناوبانگین چۆن هەڵەبجە ناوچەیەکی گەشتیاری ساڵانە فیستیڤال ئەنجام دەدرێت وا بکەین کەوا سەرنجی کۆمەڵگەی جیهانی بخینە ئەو ناوچەیە لە ناوچەکانی تریش بەپی نەخشەی وەرهێنانی کشتتوکاڵی و تایبەتمەندی ناوچە کشتتوکاڵیەکان هەنی زووتیاران دەدەینکەوە کوالیتی بەرهێنانیەکانی خۆیان زیاد کەن لە ڕێگەی ئەو ڕێنمایی و ڕاهێنانانی کە پێشکەشیان دەکرێت لە هەمان کاتدا پێویستە لایانی لۆجستی و داراییان بۆ دابین بکرێتەوە چۆن مەسەر لە ناو چێلگەکە زۆرێک لە شۆیەک دروست بکە یاخود زۆرێک لە نیشاندانی بەروبوومەکان بکە کە لە زۆر وڵاتانی پێشکەوتو گوندی هاوچەرخی پێ دەڵێن کە هاوڵاتیانی ناوچەکە هەم بۆ گەشت و سەیران هەم بۆ پێدابینکردنی پێداویستەکان ڕاستە خۆ دەستنە ئەو چێلگە کشتتوکاڵیانە جاروێ بەدەستی خۆیان بەروبوومەکان لێ دەکەنەوە یاخود بەدەستی خۆیان بەروبوومەکان ئامادە دەکەن لە نزیکەوە بۆی هەم تاموچێژی بەرەمەکان هەم کوالیتی هەم چێژێک بە ئەو سروشتە بەرەمهێنانی کشتتوکاڵیە بدەن. ئەو پرۆژانی کە باست کرد تەواو قەراری لەسەر دراوە جێبەجێ دەکرێت یاخود ئێستا ئەمە تەنها قسەی لەسەر کراوە؟ ناوەکو باسم کرد بەشیشیان لە ینی تەواو پێداویستەکانی داراییشی بۆ تەرخان کراوە بە تایبەتی ئەو پرۆژانی کە تازە باسم کرد لە پرۆژەی جیمبانک و پرۆژەی ڤاپۆر لە هەمان کاتدا و ڕزامەندیان دەربڕیە بۆ پاڵدابیکردنی پێداویستیەکانی ڤاکسین و جلوبەرگ و کەرستە پێداویستیەکان بۆ پزیشکانی ڤێتەرنەری و کارمەندانی ئێمە کە زیاتر لە 100 تیممان هەیە لە سەرجەم فەرمانگەکانی ڤێتەرنەری لە ئێستادا کە ڕاستەخۆ پشکنینی مەیدانیان هەیە بۆ ئەو ئاژەڵدەرانی کە ئاژەڵ و مەڕماڵاتیان هەیە لە هەمان کاتدا بۆ شوێنی قسابخانەکان کە ئەمانە پێداویستی لۆجیستیەکان و جلوبەرگ و ڤاکسین و دەرمانەکانیان بۆ دابین دەکرێت لە چوارچێ ئەو هەڵمەتەی کە ئێستا بە ناوی ڕوبەڕوونەوەی ئەو نەخۆشی ئامادەکراوە. کاکیوە مە بۆ هەمومان ڕوونە ئەم ڕۆژانە عراق بە دۆخێکی گۆڕانکاری کە شۆهۆی خراپدا تێدەپەڕێت و بەڕاستیش لەسەر ئاستی ژیان چاو لەسەر ئەوەیە کە ئەو دۆخی کە بۆ عراق هاتۆتە پێشەوانێ و گۆڕانکاری کە شوای کە بە عراقەوە دیارەوە هەندێک لە ناوچە ڕوبەڕووی بە بیابان بوون دەبنەوە حتممە هەرێمی کوردستانیش لەم بابەتە بە دەرنێەوە پریشکی ئەو زیانانەی بەردەکەوێت و لەگەڵ ئەمەشدا ئێستا بابەتی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون هەیە کەمێک بەر لە ئێساش جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کۆمەڵێک ڕوونکردنەوەیدا کۆمەڵێک ڕێنماییدا لەسەر ئەم بابەتانە چیتانوت هیچ چارەسەرێکەیە بۆ ئەم کێشانە بە دیاریکراویش ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی؟ بەڵێ بەتاکید بابەتی ڕوبەڕوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوە و خێرابوونی دیاردەی وشکە ساڵی لەسەر ئاستی ناوچەکە و عراق و هەرێمی کوردستان وەکو ناونیشانێکی گرنگ کۆبنەوەی لەسەرکراوە بە تایبەتی ئێمە پێویستمان بەوەیە کە لە قۆناغی خۆگونجاندن دابین یاخود ئالەنگەری مەترسیەکان لەسەر ناوچەکەمان کەم بکەینەوە ئەگەر سەیریکەن لە چوارچێوەی پلانی چێنراوی دانەوێڵە ئەمساڵ لە هەرێمی کوردستان ئێمە بارانی پێویستمان نەبوو کە کاریگەری لەسەر بەروبوومی خۆراک و ئاسایشی دانەوێڵە ئێمە دروست کرد و ئێستا دەبینینکەوە ئاستی بەنداوەکان و ئاستی پرۆژە ئاودێریەکان لەسەر توانای گردانەوەیان وەکو پێویست نەبووە چووکە بارانی پێویست نەباریوە لە هەمان کاتدا دەبین ڕۆژانە ئاستی ئاوی ژێرزەویدا دەبەزی ئەمانە هەمویان کۆمەڵێک کێشە و ئالەنگەرین ڕەنگە دۆخی هەرێمی کوردستان بە بەراورد بە شارەکانی عراق تۆزێک باشتر بی چونکە لە عراق خەریکە دیاردەی کۆچ و دیاردەی کێشەی ئاوی خواردنەوە و بە بیابانبوونی بەشی زۆری خاچی عراق و لە دەستدانی سەرچاوە ئاوی و سروشتیەکانی خۆیان لە دەست دەدەن بۆیە ئێمە لەناو ئەو پرۆژەیە داینکە عراق یەکێکە لە وڵاتە هەرە بەرئامانجەکان کە پێنجەمین وڵاتی بەرئامانجە زیانمەند دەبێت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دیاردە سروشتیەکان و تێکچوونی نەخشەی پێشبینیەکان بە دیاریکراوی باسی ئەو بابەتانە کراوە داواکراوە هەموو ئەو پێداویستیە ئەو پرۆژەی کە فاو بیل لێ دەکاتەوە بۆ باشترکردنی دۆخی زەوی و ئیدارەدانی ئاسایشی ئاو خۆراک بەشێکی زۆری بۆ هەرێمی کوردستان تەرخام کە چکە بەداخەوە عێراق هێشتان هەرچەندە کەم پابەندبوونی خۆی بۆ ئەو
بابەتەی کە پێی دەڵێن پاڵپشتی و حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی کشتوکاڵ بۆ ڕوبەرەمی گۆڕانکاریەکان وەکو پێویست نەبووە جیاکاری زۆر هەیە لە ناوچەکانی ئێمە جوتیارانی ئێمە فەرامۆش کراون و تەنانەت ئەو پرۆژانی کە بڕیاریش لێدراوە لە چوارچێوەی ئاسایشی خۆراک حکوومەتی عراقی پابەندبوونی خۆی دەرنەبڕیوە بوونمونە چار بەنداوی استراتیژی لە ناو عێراقەیە جەدوای بۆ دانراوە حکوومەتی عراقی بوزەی بۆ تەرخانکردو و دەستپێکردنی دیار ناکرێت لە هەمان کاتدا بابەتی تای خوێنبەربوون کە کاریگەریی ڕاستەخۆی هەیە لەسەر سامانی ئاژەڵ لەسەر بەکارهێنانی گۆشت یاخود لە دەستدانی بشێک لە سامانی ئاژەڵ وەکو باسمان کرد جەخت کراوەتەوە و ئەوان بڕیاریاندا کە پاڵپشتی ئەو پرۆژێ بکەن کە ڕوبەڕووی پارێزگاریکردن لە سامانی ئاژەڵ یاخود پاراستنی هاوڵاتیان لە تای خوێنبەربوون کە یاخود لەگەر بەرزبوونەوەی پلەی گەرما کۆمەڵی نەخۆشیتری ئاژەڵی هەیە لە ناوەڕاست خواری عراقدا بڵاویتەوە لە هەرێمی کوردستانیش ئەو دیاردە هەیە تازە بینەری کۆنفرانسەکەی لە بەڕێزان بووم لە وەزارەتی تەندروستی یەک شت کە زۆر گرنگە بۆی هۆشیاری هاوڵاتی لە هەموو شتێک گرنگترە بەڕاستی ڕەنگە ڕۆژانە دوو بەقەت نەخۆشی تای خوێنبەرم بە هۆی نەبوونی هوشیاری هاوڵاتیان لە دیاردەی لێخوڕنی سیارەی ئێمە هاوڵاتیانمان لەدەست دەین لەبەرەوە هۆشیاری بەکارهێنان زۆر ئاسانە هەر هاوڵاتیەکە گۆشت دەکڕێت پێویستە ئەو گۆشتە بکڕێتکە لە پزیشکی ڤێتەرنەری یاخود مۆری تەندروستی لەسەر بێەوە لە شوێنێکی فەرمی بی ئەمە یەکێکە لە پێناو تەندروستی هاوڵاتیان ئیزراعاتی تر زۆرە دەکرێت قسەی لەسەر بکەین لەسەر و بابەتانە بەڵام وەزارەتی کشتوکاڵ لە چاوەڕێی ئەو لیژنە باڵایە بۆ بەڕێستانیش ڕوون کەمەوەگە کاتم بدەیە تا ئێستا وەزارەتی کشتوکاڵ لە ڕێگەی پزیشکانی ڤێتەرنەری هۆبەکان زیاتر لە 1 ملیۆن ئاژەڵ بچووک و گەورە شۆردنەوەیان بۆ کراوە دەرمانیان بۆ دابین کراوە و ڕێنمایی پارێزگاری دراوەتە بە جوتیارەکان و قەسابخانەکان پشکنینیان بۆ کراوە ڕێکارەکانی پزیشکانی ڤێتەرنەری زۆر توندن ڕێنماییەکان زۆر باشن هەرچەندە دۆخەکە لە عێراق ڕەنگە وەکو پێویستنی بەڵام دەتوانین تا ڕادەیەکی باش بڵێن نەخۆشی تای خوێنبەربوون لەژێر چاودێریدا لەژێر کۆنتڕۆلدایە و لە شوێنێک پێویستە ئیجرعاتی بۆ دەکرێت و ڕێکاری بۆ دەگیرێتە بەر کاکیوە سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ هیواعلی و تەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کە جەنابی ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانێم گەشتی هەواڵ بوو سپاس بۆ زانیاریەکانت